چەند تا توی پێوەیە کاک محەممەد شوێ دەموچاوم وڵی لەوانەیە بڵێم 30-40 دانێکی پێوە بێ. مامۆستا سەلام عەلەیکوم. عەلەیکە سەلام بەخێر بێ ئاخوا. باش مامۆستا. سەرچاو قوربانگیان. ئەو جاراتی لای بۆ مایکیش بۆ ناردی زۆر دەبێ خۆش ببێت مایکۆ ئەنێ قسەکەین دەو کاتە تازە ببووم بە موسڵمان وەویستم هەنێ قسەکەین ئەو کاتە نادیتە سەرەوە. واللهی کاک محەممەد ئەشێت یعنی بۆنە ئەم ئەپەم لە لای هینەکە شەیە لە لای مناڵەکانی شەیە جاری ئەوها هینەکەن من زۆر کە لایڤەکەم داخەزیتر زیاتر مەشغوڵە بم سەلامت بیاڕەبی پێشتر مسلمان نەبی؟ وەڵا باوڵێ نە مسلمان نەبی نەوەڵا چەندێکە بێ مسلمان بوویتە؟ وڵی مامۆسا یەکەم بەهۆی تۆوە بوو دووەمیش حەمد و سەنا بۆخوا تقریبان 4 مانگە بێت. الحەمدولله. الحەمدولله. باشە چی